چ مشکلی موبایلت هەیە تو؟ ئەوە پرسیارەوە گەوە وایە بڵێ دایکت دەویان بە بێت تیزارەتی سیارە دەکات تیزارەتی شوقە کڕین و فرۆشتن و ئەو بابەتانە دەکەشتیوە هەیە؟ قەت ڕۆژێک لە ڕۆژان بە درۆ نەموت پێکانمێ بگرە لە سەر پێکان یاریم کردو تا دڵی جەماوەرەکە خۆشکەم باواز لە یاریەکە بێن بڵێ دۆڕام. محەممەد سەلاحش لە خولی سویسری بوو ئەسایە بزانام خەونەکەی تو چی بوو؟ داوای لێبوردن لە جەماوەریانی هەولێر دەکەن هیچ بۆندەی بۆ نەهات بۆیە گەڕاوە عێراق شتیوە هەبوو؟ تا گەشتمە زاخۆ من ریمێسک لە چاوم نەوەستا ڕیاری بەدەست بشێرکۆ حەزم نەکرد شتەکە زیاتر گەورەوە بێت ئەی خاکەکەم ئەی نیشتیمان هەبوو لێرە لانە و پەناگەی ئازیزانم هەبوو لێرە چەند خۆش و دڵ